بەخێربێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. خۆشەویستانم سڵاوتان لێبێ، میوانە خۆشەویستەکانی ستۆدیۆ ئێوەش بەخێربێن. بەڕێزانم خۆشەویستانم زۆر خۆشحاڵم جاریشتر بە دیداری ئەوی ئازی شاد دەبم لە ئەستێرەکانی زانکۆ. خۆشەویستانم ئەمڕۆ وەک ڕۆژەکانی تر دوو زانکۆ بەشدار لەگەڵمانە، ئەمانەوەی بە خێراتنیان کەین، ئەوانیش زانکۆی زاخۆ. ئەحمەد عەدنان تەمەن 23 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی زانستی فیزیا، ئارەزووی ئەوەی لە دادوودا ببێتە زانایەکی مەزنی بواری فیزیا. ڕۆژان جەبار تەمەن 28 ساڵ، قوتابی قۆناغی سێمی بەشی کارگەڕی کار، ئارەزووی ئەوەی لە دادوودا ببێتە مامۆستای زانکۆ. عەبدوڵڵا عەبدوڕەحمان تەمەن 21 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی کیمیا، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا نۆبڵ بەدەستبێنێت لە بواری کیمیادا. کارزان ئیبراهیم تەمەن 26 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری پترۆڵ، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ. زۆر باوەری بخۆ هەیە و هاوکاری خۆ ئینشاءڵڵا دێ سەرکەوین و هێویامە ئەوەم سەرکەوین ئینشاءڵڵا. ئێوایەکی باش دەخواین سەر بکەین و ئینشاءڵڵا سەر دەکەین. ئینشاءڵڵا دێ سەرکەوین. چاومان لەوێ سەرکەوین، باوەڕیمان بەخۆیە و پۆزەتیڤین. من ئەو هەستم هەیە یانی ئینشاءڵڵا گروپی ئێمە سەرکەویت. هەروەها زانکۆی گەشەپێدانی مرۆیی سلێمانی. شڤان محمود تەمەن 28 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی کارگەڕی کار، ئارەزووی ئەوەی لە دادوودا ببێتە سیاسەتمەدار. باوان دڵشاد تەمەن 23 ساڵ، قوتابی قۆناغی سێمی بەشی زانستی کۆمپیوتەر، ئارەزووی ئەوەی لە دادوودا کۆمپانیایەکی تەکنۆلۆژی تایبەت بەخۆی هەبێت. ئاکار محەممەد تەمەن 21 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی یاسا، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا پارێزەرێکی سەرکەوتوو بێت. محەممەد کامل تەمەن 21 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی یاسا، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە دادوەر. دڵنیام سەر دەکەوین و ئەنجامێکی زۆر باشیش بەدەستێنین. ئێمە زۆر باش ئامادەین و بۆ برنەوە هاتوین. ئینشاءڵڵا بەرنامەکە بەرینەوە، بەلاکینەوەی ئەوەی ئەمەوێ بیڵێم ئەوەیە کەمێک چانسی پێویستە. ئێمە لەوەتی بیرۆکی بەرنامەکە هەیە زۆر بە باشی خۆمان ئامادە کرد و زۆر لە خۆمان دڵنیاین لە بابەتی زانیاریەکانمانە. ئەو ئاستەی لە مەسئولیت و بەرپرسیارەتی کە بیرەکەنەوە وام لێکا بڵێم ئێمە هەر لە ئێستەوە سەرکەوتوین. پرسیارێکی خێرام هەیە بۆ ئێوە. زوو ئەوەی کە زانی دەست بنێ بە بۆتۆنەکە و وەڵامەکەم باتێ. پرسیارەکە دەڵێ شاری شەقڵاوە لە دامێنی کام چیای کوردستانە؟ سەفین. بەڵێ. زۆر ڕاستە. زانکۆی گەشەپێدانی مرۆیی ئێستا مافی ئەوەتان هەیە یەکەم کەتەگۆری هەڵبژێرە. وەگوتم کەتەگۆریەکان 12 کەتەگۆرین. یەکەم کەتەگۆری ئەمانەوێت تەکنەلۆژیا بێت. تەکنەلۆژیا. بەڵێ. لە تەکنەلۆژیا ئەیوبی هەیە کامیان هەڵبژێرن؟ بێت. بی. کام لەمانەی خوارەوە زمانی پرۆگرامینگ نییە؟ A. Unix. B. COBOL. C. Pascal. D. Fortran. سی شرکەتان هەیە. یونکس. باش. وەڵامی ڕاست یونکس. A. Unix. هەردەم وە وەڵامەکەم بنێ. A. Unix یاخود B. فلانشت. بەسەر. باشە ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە. گەشەپێدانی مرۆیی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستێنە. زاخۆ چی کەتەگۆریەک هەڵبژێرن؟ فیزیا. فیزیا. ئەی یاخود بی؟ ئەی. ئەو مەکینەی بەکاردەهێنرێت بۆ بەرزکردنەوەی پاڵەپەستۆی هەوا چی پێدەگوترێت؟ ئەی. تۆرباینی گاز. B. ڕادێتەر. C.
کۆمپرسەر دی هیچ کامیان کۆمپرسەر سی ئەحمەد گەلک دڵنیایی یەکسەر درستە دەزانم کۆمپرسەر سی باشە بزانین سی کۆمپرسەر وەڵامێکی دروستە زانکۆی زاخۆ وەڵامەکەتان دروستە و دەخاڵتان بەدەستێنە گەشە پێدانی مرۆیی کەتەگۆریشتر هەڵبژێرن با تەکنەلۆژیا 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 تەنها ئەی ماوە کەواتە ئەی بەڵێ ئەی ڕام کورتکراوەی کام لە مانەی خوارەوەیە ئەی Revolving Access Memory B Random Access Memory C Rapid Access Memory D Rigid Access Memory C شرکتان هەیە من پێم وایە منیش بە هەمان شێوە وەڵامی ڕاست بی ڕاندۆم ئەکسس میمۆری B Random Access Memory بزانین وەڵامەکەتان ڕاستە زانکۆی گەشە بێدانی مرۆیی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنە کۆی خاڵەکانتان 20 خاڵ زانکۆی زاخۆ جارێکتر فیزیا وەک دەزان هەر یەک پرسیار یەکەم ماوە ماوە. کەواتە فیزیابی جوول یەکەی پێوانەکردنی کام لەم بڕە فیزیکیانەی خوارەوەیە ئەی هێز بی پاوەر سی کار دی خێرایی سی چرکەتان هەیە سەری کار کار چونکە فۆرس هێز فۆرس درستە کارە سی کار سی کار بەڵێ باشە بزانین کار وەڵامێکی ڕاستە کار وەڵامێکی ڕاستە و دەخاڵی ترتان بەدەست هێنا زانکۆی زاخۆ کۆی خاڵەکانتان 20 خاڵ ئێستا چی کەتەگۆریی تر هەڵەبژێرن لۆژیک لۆژیک بەڵێ ئەیوبی هەیە ئەی 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 پێشەمان نییە کۆی سێ ژمارەی دوای یەک دەبێتە 27 کام لە ژمارەکان بەسەر سێدا دابەش دەبێت ئەی ژمارەی یەکەم B ژمارەی ناوەند C ژمارەی سێم D هەرسێکیان سی شرکەتان هەیە یعنی ژمارەی ناوە ناوە ڕاستەکان کامێ نۆ تەقسیم سێ ژمارەی ناوەند ڕقم نەوە B ژمارەی ناوەند ئاوا پێم بڵند خوا بی ژمارەی ناوە ئافرم باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە ئەی ئافرین محەممەد سابقە زۆر باش بوو دەخاڵتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 30 خاڵ زانکۆی زاخۆ چی هەڵەبژێرن کیمیا زانکۆی زاخۆ بە سەختەکان دەست پێگەن فیزیا و کیمیا و کیمیا ئەی یاخودبی ئەی ریزبەندی وزەی ئۆربیتاڵەکان لە ناو ئاستێکی وزەدا کام لەمانەی خوارەوەیە ئەی
دی کەمتر لە S کەمتر لە F کەمتر لە P B S کەمتر لە P کەمتر لە D کەمتر لە F C S کەمتر لە D کەمتر لە P کەمتر لە F D S کەمتر لە F کەمتر لە D کەمتر لە P C چرکەتان هەیە تأكيد دي أستي جوارة ما يكني إس أستي كما بي أستي دوما إيه درستها خويندوها بيشتر أو يا صدا صدا سي هاونية دي حتى بيجي إس و إف خلطة والله راس بي إس بي دي إف B بابا S کەمتر P کەمتر D کەمتر F بابا بزانین وەڵامەکەتان ڕاستە زان کۆی زاخۆ وەڵامەکەتان دروستە و 10 خاڵی ترتان بەدەستێنە کۆی خاڵەکانتان 30 خاڵ زانکۆی گەشەپێدانی مرۆیی چی هەڵەبژێرن جغرافيا بجري باون جغرافیا خراپ جغرافيا جغرافيا جوگرافیا A و B هەیە أي ئەی أي ئەی کامیەک لە وڵاتانە بەشێک نییە لە شانشینی یەکگرتوو A ئایسلند B سکۆتلند C ئایرلند D وێلز سی چرکەتان هەیە اي ايسلند A ئایسلند چۆن زانیتان ئایسلندە ايسلند لا هەرسێک ئایرلندا و سکۆتلندا وێڵز لەگەڵ شانشین یەکگرتووە بزانین وەڵامەکەتان ڕاستە وەڵامەکەتان ڕاستە ئایسلند دورگەیەکە بە جودا و 10 خاڵیتان بەدەستێنە و کۆی خاڵەکانتان 40 خاڵ زاخۆ چی هەڵەبژێرن جغرافيا جوگرافیا تەنها بیماوە بی چیای سەهەند بە بەرزایی 3707 لەسەر ئاستی دەریا دەکەوێتە کامیەک لەم وڵاتانەوە A تورکیا B ئێران C ئازەربایجان D ئەرمێنیا سی چرکەتان هەیە تركيا تركيا الناس بيجوا أذربيجان وإيران أنا يا ألمانيا فيش واحد أذربيجان إيران كان بعقلتها أرمينيا أذربيجان أذربيجان بيجين إيران عندنا أذربيجان 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 إيران لا إيران يا تركيا بيجوا بس أنا متأكد بس بيجوا أذربيجان دە چرکەتان ماوە ئاگاتان لە کات بێ سهند تشيا وەڵام يلا سي C أذربيجان ئازەربایجان باشە بزانین ئازەربایجان وەڵامێکی ڕاستە زانکۆی زاخۆ وەڵامەکەتان هەڵەبوو وەڵامی ڕاست بی ئێران نەتانتوانی ئەم دەخاڵە بەدەست بێنن گەشە پێدانی مرۆیی هنر ورزش با هوەر بێت با هوەر بێ ئەی لە هوەر باچی بێ بابی بێم جارە باوی بێ هوەر بی فیلمی ڕێگا لە دەرهێنانی کامیەک لەم دەرهێنێرە کوردانەیە ئەی شەهرام قادر B مانو خەلیل C هیشام زەمان D یەڵماس گوێنای سی چرکەتان هەیە في مكيكة باشا أنيميشن دري أنيميشن يقول دروس عقل ما سبوري مش قادرني من تأشيد إيران هشام زمان خليل يوم مزقوني مردوه قادر دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ هشام با هیشام زەمان بێت سی هیشام زەمان C هیشام زەمان باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە
هیشام زەمان وەڵامێکی هەڵەیە یەڵماز گوێنای وەڵامە ڕاستە کە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی زاخۆ هۆنەر هوەر لە هوەر تەنها ئەی ماوە ئەی هێنری مور هونەرمەندی بەریتانی لە چ بوارێکی هوەریدا کاری کردووە؟ ئەی وێنە کێشان، بی پەیکەرتاشی، سی فۆتۆگرافی، دی سینەما. سی چرکەتان هەیە؟ بخۆ معلومات بینێ سەبر عقلي خف دشوي زحمة السينما تفكيري شتێک ڕایە فوتوغرافينيا يبقى كشان هيكلتاش دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. بيكرتاشي وەڵام پەیکەرتاشی بی پەیکەرتاشی بی. باشە بزانین وەڵامیشی ڕاستە. وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان چل خاڵ. زانکۆی گەشە پێدانی مرۆیی وەک دەبینن لە کەتەگۆریەکان با کاتەگۆری مێژوو بێت. مێژوو ئەی و بی هەیە؟ ئەی ڕاپەرینی کوردانی ئێزیدی لە ساڵانی 838 و 841 زاینی دژی کام دەسەڵات بوو؟ ئەی عەباسیەکان، بی عوسمانیەکان، سی سەفەویەکان، دی ئەمەویەکان. سی چرکەتان هەیە؟ عثمانيەکانیش نبووە، عەباسیەکانیش نبوون، کەواتە ئەمەویەکان لە دوای خلافەی موسڵمانان ئەوە سەحاسەتێکی نیم بەس بۆ زۆر ئەوە لە هەمویان نزیک عوسمانیەکان نازانین عوسمانیەکان با دروست بوون. دە چرکەتان ماوە؟ دی ئەمەویەکان. دی ئەمەویەکان. باشە شوان بزانین ئەمەویەکان وەڵامێکی ڕاستە. بەداخە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ئەی عەباسیەکان. زانکۆی گەشە بێدانی مرۆیی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی زاخۆ دەبینە منافسیان مێژوو ئێ منافەسەیان بەدڵە. مێژوو تەنها پرسیارێک ماوە لە مێژوو ئەویش پرسیاری بی. کام لەم کەسایەتی ئەمریکیانە سەرۆکی بزوتنەوەی مافی هاوڵاتی بوون بزوتنەوەی ئاشتی بوو لە پەنجاکانی سەدەی ڕابردوو؟ ئەی فرانکلین ڕۆزڤێلت، بی جۆن کەنەدی، سی مارتن لوتەر کینگ، دی مادلین ئۆڵبرایت. سی چرکەتان هەیە؟ بارکەم ئەوی مارتن لوتەر کینگە مارتن لوثر کینگ. مارتن لوتەر کینگە سي مارتن لوتر كينج. سی مارتن لوتەر کینگ. باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە. زانکۆی زاخۆ وەڵامەکەتان ڕاست بوو دەخاڵی ترتان بەدەستێ ناوکۆی خاڵەکانتان 50 خاڵ. گەشە پێدانی مرۆیی چی هەڵەبژێرن؟ وەرزش وەرزش با بی بێت. بی. بەڵێ لە مۆندیالی 2014دا کام یاریزان بۆ گۆڵکەری پاڵەوانێتیەکە؟ ئەی خامێس ڕۆدریگز، بی تۆماس مۆلەر، سی لیۆنێل میسی،
دی ڕۆبن ڤان پێرسی سی چرکەتانەیە وەڵامی ڕاست ئەی خامز ڕۆدریگەس ئەی خامێس ڕۆدریگز چۆن وا ئەوە دڵنیا بوون وا بە خێرایی وەڵامتاندایەوە معلوماتی عامانەیە بە عام وەرزش مێژووی کۆمەڵەکانە گۆڵی زۆری کرد باشە بزانین ئەی وەڵامێکی ڕاستە خامێس ڕۆدریگز زانکۆی گەشە بێدانی مرۆیی وەڵامەکەتان ڕاست بوو 10 خاڵتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ زانکۆی زاخۆ منافەسەکە بەردەوامە وەرزش تەنها ئەی ماوە کەواتە ئەی کام لەم یاریزانانە زۆرترین گۆڵی لە مۆندیالەکاندا تۆمار کردووە ئەی ڕۆناڵدۆی بەرازیلی بی میرۆسلاف کلۆزەی ئەڵمانی سی گرت مۆلەری ئەڵمانی دی پێلەی بەرازیلی سی چرکەتانەیە هەتا 2010 ڕۆناڵدۆی بەرازیلی بوو بەش پاشان کلۆزە بەشداری زیاتری کرد كلاسو برسە بی ینی بی بی میرۆسلاف کلۆزەی ئەڵمانی باڵ باشە بزانین وەڵامیشی ڕاستە زانکۆی زاخۆ وەڵامەکەتان ڕاستە 10 خاڵی ترتان بەدەستهێنا کۆی خاڵەکانتان 60 خاڵ ئێوە چی هەڵ ئەبژێرن ئێمە بایۆلۆژی هەڵەبژێری بایۆلۆجی ئەیوبی هەیە ئەی ئەی کرێسکۆگراف بۆ پێوانی کام لەمانە بەکاردێت ئەی گەشەی ڕووەک بی گەشەی هۆرمۆنەکان سی گەشەی خانەکان دی گەشەی کۆرپەلە سی چرکەتانەیە پێم وا بێ گەشەی خانەکان گەشەی کرێس چییە؟ منی حەسەکەم یان ڕۆک بێ دە چرکەتان ماوە خراچووکە گرافی پێوە زۆر چووکە چی قەرارێک زوو وەڵام ئەی گەشەی ڕووەک ئەی گەشەی ڕووەک باشە بزانین ئەی گەشەی ڕووەک وەڵامێکی ڕاستە وەڵامەکەتان ڕاستە و 10 خاڵی ترتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 60 خاڵ عەبدوڵڵا منافەسەکەر بەردەوامە چییە؟ بایۆلۆجی بایۆلۆژی خاڵەکانیشتان هەر منافەسەی تایە 60 بە 60 بایۆلۆژی بایۆلۆژی بی هەرزبوونی مادە پرۆتینیەکان لە کام بەشی کۆندامی هەرزدا دەست پێ دەکات ئەی ریخۆڵەی گەورە بی ریخۆڵەی بچووک سی گەدە دی جگەر سی چرکەتانەیە گەدە کاربۆهیدراتەدەوە لەگەڵ پرۆتین لە گەدەیە و لەگەڵ چاوریەکان لە ڕیخەلوکەیە گەدەیە تاکید گەدە سی گەدە ئەحمەد زۆر دڵنیا بووی تۆ تۆزە معلوماتمانەیە تۆزێ چی طيب. هەمووی وت ئادبی لێرەوە دەنێم کەمێک معلوماتمانەیە لەو نانا ئەوەی کە گوتت لە دەم چی گەدو کاربۆهیدرات و شتانە لە دەودا شەکر و شرینەکان ئەو شتانە پرۆتینەکان لە گەدەیە و ئاویتریانیش ئەگەر چاوری بیت لە ڕیخەلوکانە باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە وەڵامەکەتان زۆر ڕاستە و 10 خاڵی ترتان بەدەستهێنا کۆی خاڵەکانتان 70 خاڵ
ئێستا لە کەتەگۆریەکان چی هەڵدەبژێرن؟ کەتەگۆری لۆژیک. لۆژیک. با پرسیارێکی لۆژیکیانە بکەین. لۆژیک بی. بابی بێت ئەگەر بە دوو ئەوەندەی ژمارەیەک 5 ژمارە زیاد بکرێت 17 ژمارە لە خودی ژمارەکە زیاتر دەبێت. ژمارەکە چەندە؟ ئەی 12 بی 6 سی 11 دی 22 سی چرکەتانەیە دۆش داماون حەپەساون لا خودی ژمارەکە زیاتر بێت یعنی لێ هەش دەبکە حەفە و پێنج زیاد بکرێت حەفە ژمارە لە خودی وەڵام زیاتر بێت دی 22 دی 22 ئاکار مشت و مڕێکتان بوو چۆن گەیشتە ئەو قەنەعەتەی کە 22 وەڵامیشی ڕاستە؟ بە نزیکترین وەڵامی ئەبینین بەڵام بڵێ دڵنیاین نەخێر دڵنیانین. باشە بزانین دی 22 وەڵامیشی ڕاستە؟ بیست و دوو وەڵامێکی هەڵەیە و 12 وەڵامە ڕاستەکەیە زانکۆی گەشە پێدانی مرۆیی نەتانتوانی ئەو دەقاڵە بەدەست زانکۆی زاخۆ. کیمیا دەبژێرین. کیمیا. کیمیا تەنها بی ماوە. کیمیا بی. F ئۆربیتاڵ دەتوانی چەند ئەلکترۆن لە خۆی بگرێت؟ ئەی 2 ئەلکترۆن بی 6 ئەلکترۆن سی 10 ئەلکترۆن دی 14 ئەلکترۆن. 14 ئەلکترۆن. دی 14 ئەلکترۆن. دی 14 ئەلکترۆن. ئێشتا سی چرکەتان مابوو. حەوجە ناکە پێویست نییە. حەوجێ ناکە. باشە بزانین دی 14 ئەلکترۆن وەڵامێکی دروستە. وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا کۆی خاڵەکانتان 8 خاڵ. گەشە پێدانی مرۆیی ئەدەبیات بیرکاری تەندروستی چی تەندروستی بێت. تەندروستی ئەی و بی هەیە؟ ئەی ئەی کام لەم چارەسەرە پزیشکیانە ناسراوە بە IVF؟ ئەی چارەسەری شەرپەنجە بی چارەسەری نەزۆکی سی چارەسەری نەخۆشی دڵ دی چارەسەری هەستیاری. سی چرکەتان هەیە؟ بەس ئەم کورتکراوی وشەکانمان بێت دە چرکەتان ماوە. وەڵام سی نەخۆشی دڵ چارەسەری نەخۆشی دڵ. سی چارەسەری نەخۆشی دڵ. باشە بزانین چارەسەری نەخۆشی دڵ وەڵامێکی ڕاستە. بەداخەوە وەڵامەکەتان هەڵە بوو چارەسەری نەزۆکی وەڵامە ڕاستەکەی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی زاخۆ ئەدەبیات بیرکاری تەندروستی چی هەڵەبژێرن؟ تەندروستی. تەندروستی. لە تەندروستی تەنها بی ماوە کەواتە بی. بەکتریای ڤیبریۆ هۆکاری کام یەک لەم نەخۆشیانەیە؟ ئەی سیل بی سوورێژە سی ئیفلیجی مناڵان دی کۆلێرا.
سی چرکەتان هەیە كوليرو هر نأمونه هر نية ما بين سوريشش ينبش ما بين إفليجي منون سيل فلێجی مندانی ئازان ها فلێجی مندانی باڕ سيلة بولا ئازان سی سوورژێرە چیە؟ سورج ناخذنا انا خرجيه سوێرەژەیان سی ئێستا چییە بەس ئەوە لە فلێجی مندانی کولێرە دادا دا چرکەتان ماوە زوو وەڵامێکم بەێ أفاد بجتن إفليجي من دونية نانە من فلێجی مندانیە وەڵام ئەی ئەی ئازان سیلان ئەی سیل باشە بزانین ئەی سیل وەڵامێکی ڕاستە بەداخەوە وەڵامەکەتان هەڵەبوو کۆلێرا وەڵامە ڕاستەکەیە زانکۆی زاخۆ نەتانتوانی ئەو دەقاڵە بەدەست بێنن زانکۆی گەشەبێدانی مرۆیی لەو کەتەگۆریانی کە ماوە ئەدەبیات و بیرکاری چی هەڵەبژێرن ئەدەبیات هەڵەبژێرین ئەدەبیات ئەی و بی 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 تاوان و سزای نووسری بەناوبانگی رووسی فیۆدۆر دۆستۆیفسکی لەلایەن کێوە کراوە بە کوردی ئەی عەتا محەممەد بی محەممەدی قازی سی ئەحمەدی مەلا دی ڕەئوف بێگەرد ما رؤوف بيكرت والله منش كثير ممكن رؤوف بيكرت بكردي مش بكردي نتيجة نهائية والله شيء وەڵامی دی ڕەوف بێگەرد دی ڕەئوف بێگەرد بزانین ڕەئوف بێگەرد وەڵامێکی ڕاستە زانکۆی گەشەبێدانی مرۆیی وەڵامەکەتان ڕاست بوو دەخاڵتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان هەفتا خاڵ زانکۆی زاخۆ بیرکاری بیرکاری ئەی هەڵەبژێرە ئەی ئەی هەفت کۆ سێ کەڕەت چوار دابەش دوو کەم پێنج کەڕەت شەش دەکاتە چەند ئەی سیازدە بی کەم حەڤدە سی پازدە دی کەم یازدە سی چکەتان هەیە دوزو تقسيمي دو شاش شاش وشاش سيزدا سيزدا وسه سيزدا وسه تشلوسي نعم تشلوسي سيزدا وسه تشلوسي نعم تشلوسي جلسيني بس سالمة زوو کۆتا وەڵامم بنێ شش وحفت یەک دەکەێت دوازدە شش وحفت وەڵام نقص سيزدا نقصي سه سيزدا نقصي سه حەفدە بی کەم حەڤدە حفدة هني بزانین بی کەم حەڤدە وەڵامێکی دروستە زانکۆی زاخۆ وەڵامەکەتان دروستە و دەخالیتتان بەدەستهێنا کۆی خاڵەکانتان 90 خاڵ زانکۆی گەشەبێدانی مرۆیی هەفتا خاڵتان هەیە بیرکاری هەڵەبژێرێت بیرکاری هەڵەبژێرن بی بیرکاری بی ئەگەر دوو لای سێگۆشەیەکی گۆشەوەستا و 3 مەتر و 4 مەتر بێت ئەوە درێژی ژێیەکەی چەند مەتر دەبێت ئەی 8 مەتر بی 7 مەتر سی 6 مەتر دی 5 مەتر سی چرکەتان ماوە دوان لا تقسيمي دو شيء كاين
من جوالم بابا شوف مش ينسى شيء درجي لك انا بدرجي لك علي بجرم لا زرت تقسيم دوكي بلا هنا وەڵامی سی 6 سی 6 متر باڵ باشە بزانین وەڵامێکی دروستە. وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست 5 متر نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی زاخۆ تەنها ئەدەبیات ماوە ئەدەبیات تەنها ئەی ماوە کەواتە ئەی ئەمە کۆتا دەخاڵە لەم بەشەی بەرنامەکە. حەجێکی تر بۆ بەردەرگای خەتەی زانا لە نووسینی کام نووسەری کووردە؟ ئەی مەسعود محەممەد، بی شێرکۆ بێکەس، سی گۆران، دی بەختیار عەلی. سی چرکەتان هەیە؟ بيجي شيركو بك اختيار عادي نية لا أنا نقرأ ما دام دو تأكيد نقرأ تخمين او تني البي زي الناس تخمين درست يعني شيركو بيكس درست بلي شيركو بكس شێرکۆ بێکەس. ڕۆژان زۆر دڵنیا نەبوون خودي تخمين تەخمین. باشە بزانین شێرکۆ بێکەس وەڵامێکی ڕاستە. زانکۆی زاخۆ وەڵامەکەتان هەڵە بوو وەڵامی ڕاست. مەسعود محەممەد نەتانتوانی کۆتا دەخاڵ بەدەستبێن بۆ زانکۆکەتان. خۆشەویستانم بەم شێوەیە ئەم بەرگەی بەرنامە تەواو بوو. زانکۆی گەشەپێدانی مرۆیی 7 خاڵیان بەدەستهێناوە. زانکۆی زاخۆ 90 خاڵ. بەڵام بە زانکۆکان ئەڵێم و بە ئێوەش ئەڵێم هێشتا خاڵی تر ماوە بەرگەی تر ماوە. کۆتا بەرگەمان ڕوبەڕوو بنەوەی تا کەسیە تا ئەو کاتە هەر لە خۆشییا بن دێینەوە لابە. من بیولوژی جێگرت چونکە ئەس قوتابی پزیشکی دانم و خۆشبەختانە وەڵامژی درست دەکرد. ما كاتيجوريا جغرافيا هالبجارته چونكي ما عندك معلومات عم سر هبين بس مع الاسف يعني او نهوتن يكون من زانيوري سر هاي جبر هندي والله ما منجي درس سرناك سياري اوكرا گۆڵکاری مێژووی مۆندیال کێیە؟ خۆشبەختانە توانیم وەڵامی ڕاست بزانم کە ئەویش کلۆزە بوو. محەز هەبی و استراتیژی یامە هەبی ئەم تەندروستی هەلبژێرن بەس بەداخەوە ئەم نەشیان وەڵامەیە ڕاست بدەن. بس مع الاسف يعني او نهوتن يكون من زانيوري سر هاي جبر هندي والله خۆشبەختانە توانیم وەڵامی ڕاست بزانم. محەز هەبی تیمەکە بڕیارماناکەوە پرسیاری لۆژیکەکە هەڵبژێری پرسیارەکە پرسیارێکی فیزیایی زانستی بوو ئێمە زۆربمان بەشی وێژەین لەبەرەوە وەڵامە ڕاستەکەمان نایە بەدەستەوە وەڵامە هەڵەکە بوو. دووبارە لە کاتەگۆری وەزشیشە وەڵامی خامیز ڕۆدیگیزم هەڵبژارد کە خامیز ڕۆدیگیز لە مۆندیالی 2014 یەکێک بوو لە گۆڵکارەکانی ئەو مۆندیالە. منافسەیەکی گەرم هەبوو لە بینی میسی و خامیز ڕۆدیگیزە بەڵام ئەو سەرکە و 6 گۆڵ بە 5 گۆڵ بۆ یەکسەر وەڵامە لە مێشکما بوو جواب مایەوە بەبێ پرسوڕای هاوڕێکان. من لەبەرەوە بەشی جوگرافیام هەڵبژار بە هۆکاریەوەی کۆمەڵێک زانیاری باشم کۆ کردبووەوە لەسەر بەشی جوگرافیا و کۆمەڵە زانیاری پێشووتریشم هەبوو بۆ خۆشبەختانە و پرسیاری هاتەوە بۆ ئێمە پرسیارێکی قورس نەبوو خۆشبەختانە توانیمان دەخاڵ بەدەستبێنین لەو پرسیارە. من خۆم لە لۆژیکە باشم و حتا پرسیارەکانی لۆژیکی ترکە لە بەرنامەکانی تراکراوە من زۆر باشم تیا تقریبا هەمووین بەڕاستی جواب بووە پێشەوەی بێم. ئەمەی کە هەڵم بژارد زۆر ئاسان بوو یعنی پرسیارەکە بەڕای من وا بوو. تەنها بەیاریکردنێکی بەسیط بە ڕقەمەکان ئەوتوانی جوابەکەی بدۆزیتەوە. بەداخۆ فیلمی ڕێگا لە هیچ هۆڵ و سینەمای کوردستان من بەرچاوم نەکەوتووە و ئەوەش ئەبێتە هۆکارێکەوەی کە ئێمە نەمانتوانی وەڵامە ڕاستەکە بڵێن.
خۆشەویستانم دووبارە سڵاو هاتینە کۆتا خۆناغی ڕوبەڕووبوونەوەی تا کەسی وەگوتم لە هەر زانکۆیەک دوو بەشدار بوو دێنە لای من هەردوو بەشدار بوویە و سێ پرسیاری لێ دەکرێت هەر پرسیاری پێش خاڵی لەسرە پێشەوەی دەست پێ بکەین ئەمەوێ پێتان ڕاگەێنم کە هەردوو زانکۆکە گۆڕانکاریان کردووە لە نێوان قوتابیەکانیانە بزانین زانکۆی زاخۆ چ گۆڕانکاریشی کردووە گۆڕانکاریەکانی زانکۆی زاخۆ ڕۆژان جەبار پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ ڕاکان ئیسماعیل ڕاکان ئیسماعیل تەمەن 22 ساڵ تابی خۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری پترۆڵ ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا لە کەرتی نەوت و گاز کار بکات ڕاکان بەخێربێی بۆ پێشبڕکێکە خۆشەویستانم بە هەمان شێوە زانکۆی گەشەپێدانی مرۆییش گۆڕانکاری کردووە بزانین ئەوان چەند گۆڕانکاریان کردووە گۆڕانکاریەکانی زانکۆی گەشەپێدانی مرۆیی شیڤان محموود پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ میران تارق میران تارق تەمەن 34 ساڵ قوتابی خۆناغی چوارەمی بەشی دارایی و بانک ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ماستەر لە بوارەکەی خۆی بەدەست بێنێت هەروەها ئاکار محەممەد پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ کارزان لەتیف کارزان لەتیف تەمەن 28 ساڵ قوتابی خۆناغی چوارەمی بەشی کارگەری کار ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە پلاندانە کارزان و میران ئێوەش بەخێر بێن سەر چاومان خۆشەویستانم پێشووی دەست پێ بکەین ئەمەوێ خاڵەکانتان بەبیر بێنینەوە زانکۆی گەشەپێدانی مرۆیی 7 خاڵ زانکۆی زاخۆ 90 خاڵ خۆشەویستانم ئێستا لە هەر زانکۆیە و دوو بەشدار بوو دێنە لای من لە زانکۆی زاخۆ ئەحمەد ئەحمەد بەخێراتی لێرە بە ئەوە وەرە ئەعێرە دەست نزیک کەرەوە لە بۆتۆنەکە خۆت حازرکە لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی کارزان کارزان تۆش بەخێر بێیت ئامادە بن دەست تۆش خۆتان ئامادەکەن سێ پرسیار بۆ ئێوە هەر پرسیارەی پێش خاڵی لەسرە پرسیاری یەکەم بۆ ئێوە چیاکانی ڕۆکی دەکەونە کام کیشوەرەوە گەشەپێدانی مرۆیی ئەمریکای لاتین ئەمریکای لاتین باکوور یا باشوورە ئەمریکای لاتین ئەو پەیوەندی بە پرسیارەکە نیە باشە دەی تۆڵێ ئەمریکای لاتین ئەمریکای لاتین ئەمریکاکەی خوارەوە یعنی ئەمریکاکی خوارەوە یعنی باشوورە چۆن پەیوەندی پێوە نییە وەڵامەکەت هەڵەیە تۆ ئەزانی ئەحمەد ئەحمەد نازانێ نییە ناچێت وەڵامی ڕاست ئەمریکای باکوور گوتمان گو جغرافیا سفرم باشە دوو پرسیاری ترماوە ئەحمەد وریابن کارزان وریابن دوو پرسیاری ترماوە بۆ ئێوە خۆتان ئامادەگەم پرسیارەکە دەڵێ وایەری ناو گڵۆپی کارەبایی لە چ مادەیەک دروست کراوە زانکۆی زاخۆ مسیو هەڵێ کارزان نازانێ تانگستن وەڵامە ڕاستەکەیە باشە کۆتا پرسیار بۆ ئێوە پرسیاریشتر ماوە ئامادە بن کام شاعری کلاسیکی کوردی بە باوکی ناسیۆنالیزمی کورد ناسراوە بێکەس زانکۆی گەشەپێدان ئەڵێ بێکەس فایق بێکەس ئەحمەد تۆ زانی ئەحمەد نازانێت قایری کۆیە پەلەم کرد ئەویش نییە وەڵامە ڕاستەکە ئەحمەدی خانی زۆر سوپاسانەکەین سنەوە شوێنەکانی خۆتان مەمنون دوو بەشدار بووی تر لە زانکۆی زاخۆ ڕاکان لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی باوان ڕاکان باوان بەخێربێن هەردووتان دوو پرسیار بۆ ئێوەی جوان باشە پرسیاری یەکەم کام ئەندامی لەشی مرۆڤ
ئەگەر بەشێکی لێلا بدرێت دروست دەبێتەوە زانکۆی گەشەپێدانی مرۆیی دەڵێت جگەر بەڵێ ڕاستە پێش خاڵەت بەدەست هێنا بۆ زانکۆکەت دووەم پرسیار ڕەچەڵەکی خەڵکی وڵاتانی سکاندنەیڤیا چ گەلێکە زانکۆی زاخۆ سکندنافیا سوید چ ئەسڵیان ڕەچەڵەکیان چییە هندو سینیا هندۆسینی هندۆ ئەوروپی باوان بەڵێ وەڵامە ڕاستەکە کەستان نەتازانی وەڵامی ڕاست ڤایکینگەکان کۆتا پرسیار کلۆریدی ئەمۆنیۆم چ ڕەنگێکە زانکۆی گەشەپێدانی مرۆیی شینە شین هەڵێ زانکۆی زاخۆ بێڕەنگە بێڕەنگە هەڵەیە ڕەنگەکەی سپیە زۆر سپاسیەوە دەکەین توانم شۆ شوێنەکانی خۆتان دوو بەشدار بووی تر لە زانکۆی زاخۆ عەبدوڵڵا لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی میران میران و عەبدوڵڵا هەروتان بەخێر بێن سێ پرسیاریش بۆ ئێوە پرسیار یەکەم داهێنەری تەکنەلۆژیای ئینتەرنێت کێیە؟ تقریبا لە شتاکانە بۆ 1970 بەڵام ئەگەر وتت ئەگەر زانیت بۆ تۆن لێدا کەستان وەڵامتان نەدایەوە بێنت سێرڤ یان بۆ بکەهن هەچ کامێکتان بووتایە ڕاست بوو وەڵامەکە دووهەم پرسیار مەزهەری خاڵقی خەڵکی کام شاری ڕۆژهەڵاتی کوردستان زانکۆی گەشەپێدانی مرۆیی خەڵکی سنەیە خەڵکی سنەیە زۆر ڕاستە میران پێنج خاڵت بەدەستهێنا بۆ زانکۆکەت کۆتا پرسیار بۆ ئێوە وریابن پرسیارەکە دەڵێ شەپۆلی کارۆمۆگناتیسی چ جۆرە شەپۆلێکە زانکۆی زاخۆ زوو وەڵام شەپۆلێکی هەموو شەبەنگەکانی تێدایە بینراوە شەبەنگی بینراوی تێدایە و شەبەنگی مەسەد ئەکسڕی تێدایە گامای تێدایە بۆنە چ جۆرێکە یەک ناوە یەک کوشەیە میران تۆ ئەزانی نەبینراوە نەبینراوە وەڵامی ڕاست پانڕەوە زۆر زۆر سپاسانەکەین ئێوەش دەتوانن بچنەوە شوێنی خۆتان کۆتا دوو بەشدار بوو زانکۆی زاخۆ کارزان زانکۆی گەشەپێدانی مرۆیی محەممەد کارزان محەممەد هەروتان بەخێر بێن خۆتان ئامادەکەن سێ کۆتا پرسیار بۆ ئێوە هەیە پرسیارەکە دەڵێ هەوکردنی ڤایرۆسی بە چ جۆرە دەرمانێک چارەسەر دەکرێت هەوکردنی ڤایرۆسی بەس ئەگەر دەزانی دەست بنێ بۆ بەتۆن زانکۆی گەشەپێدانی مرۆیی ئەنتیباتیک ئەنتیبایۆتیک ئیلتیهابی ڤایرۆسی بە ئەنتیبایۆتیک چاگە بێ کارزان تۆ دەزانی بنسلین پەنسلین ینی هەندی پاتیکەکەی من ڕاستە ئەنتی وەڵامە ڕاستەکە ئەنتی ڤایراڵ دووەم پرسیار بۆ ئێوە پرۆسەی کۆپیکردنی فایل بۆ سەر CD چی پێ دەگوترێت زانکۆی گەشەپێدانی مرۆیی بێرنینگ ڕاستە محەممەد پێنج خاڵت بەدەستهێنا بۆ زانکۆکەت کۆتا پرسیار و کۆتا پێنج خاڵ
فیلمی سینەمایی زەر لە دەرهێنانی کێیە؟ فیلمی سینەمایی زەر لە دەرهێنانی کێیە؟ کەستان نەتانزانی بەداخەوە کازم ئۆز دەرهێنەری ئەو فیلمەیە زۆر دۆسپاسان ئەگەین بچنەوە شوێنی خۆتان. خۆشەویستانم بەم شێوەیە بەرنامەکەمان بە کۆتا هات بە لە نێوانیانە خاڵێکی زۆر کەم هەیە لە نێوان زانکۆی گەشەپێدانی مرۆیی خاوەنی 85 خاڵن و زانکۆی زاخۆ خاوەنی 90 خاڵن بە جیاوازی 5 خاڵ بە جیاوازی 5 خاڵ زانکۆی گەشەپێدانی مرۆیی بەداخەوە بەجێمان دەیەڵێ بەڵام ئەتوانێت ساڵی داهاتوو بێتەوە بەشدار بێتەوە. زانکۆی زاخۆ لەگەڵمان دەمێنێتەوە دەچێتە قۆناغێکی تر. خۆشەویستانم بەڕێزانم تا بەرنامەیەکی تر و تا قۆناغێکی تر لە بەرنامەکەمان بەخواتان ئەسپێرین هەر شاد و کامەران بن. ئێمە ڕاستە دۆڕین بەڵام بەشداریکردنمان خۆی هەنگاوێکی سەرکەوتنە. ئێمە بە 5 خاڵ بەڕاستی نەماتوانی سەرکەوتوو بین. بەداخەوە کە لە کۆتاییە بە ئەنجامێکی زۆر کەم و بە دوای منافەسەیەکی گەرم بە جیاوازی 5 خاڵ لە پاڵۆنێتەکە سوینە دەرەوە. خۆشحاڵم بەوەی کە کێبرکەیەکی زۆر کاریگەر هەبوو لە نێوان هەردوو زانکۆیە. هەرچەنە ئێمە لەبەر 5 خاڵ نەچوینە قۆناغی داهاتوو بەڵام ئێمە خۆمان هەر بەبراوازانین. ماڵاوایکردنی ئێمەش بەو جیاوازیە کەمە مای دڵخۆشیە. پیرۆزبایی لە خوێندکارانی زانکۆی گەشەپێدانی مرۆیی یەکەم کە منافەسەیەکی زۆر جوانیان کرد و پیرۆزبایی لە خوێندکارانی زانکۆی زاخۆ کەم کە توانیان براوە بوون دەرەنجام منافەسەیەکی جوان کرا. ئێمە سەرکەوتنمان بەدەستێنا زۆر دڵخۆشم یاریەکی زۆر گەرم و گوڕ بوو. ئێمە هاتی لۆ سەرکەوتن سوپاس بۆ خوددا سەرکەوتنمانش بەدەستێنا. Ez gelek keyif xweşim ev gem serkeftin û elhemdillah. الحەمدلله ئەمشیان سەرکەفتنە تۆمارکەن. ئێمە زۆر دڵخۆشم کە سەرکەوتنمان دەستێنان لەبەر ئەوەی هاکێشەی هەفت کۆی 3 ضربی 4 دابەشی 2 ناقسی 5 ضربی 6 یەکسانە بە سەرکەوتن. بە سۆری گشتی بە سۆری خاص من حەزەکەم گروپی من بەسەر بکەویت و من زۆر خوشحالم ئێمە بەسەر کەوتن